خۆی داگیرکاری تورکیا لە کۆنەوەیە لە 100 ساڵ پێش ئێستاوەیە پێش 100 ساڵیشەوەیە ئەوە خەونێکی کۆنی دەوڵەتی عوسمانیە و کە ئێستا ئەردۆغان ئەوێ زیینوی کاتەوە هەڵبەتە هۆکارەکەشی ئەوەیە کە گوایە پەکەکە لە خاکی کوردستانی عێراقەوە چالەکیەکانی فراوانەکە و بەرەو تورکیا ئەوەی کردو بە هۆکارێ لە هەموو حاڵەتێکە ئێمە دژی ئەو داگیرکاریە و دژی ئەو لەشکرکێشین کە کارێکی ناڕەوایە هەم بە عورفی نێودەوڵەتی هەم بە عورفی ئینسانیەت بە هەموو عورفەکان بەڕاستی ئەوە کارێکی نەشیاوە باشترین هۆکاریشەوەیت هۆکاری چارەسەری بگیرێتە بەر بۆ ئەو بابەتە لە لایەکی کەشەوانێ بەڕاستی کورد لەمڕوە ئەمڕۆ ڕۆژی ئەوەیە کورد یەکدەنگ بێ من لە شێعرەکانمان لە نووسینەکانمان هەمیشە ئاماژەم پیاوە بەڕاستی وە سە ساڵەکەی سیڤەر لۆزان خەریکە کۆتاییە سیڤەریان لەبار برد بە سیاسەتی ئەو کاتی کەمال ئەتاتورک دوای 3 ساڵ لە بوونی سیڤەر لۆزان هاو ئەوەی سە ساڵەکەی لۆزان کۆتاییە یعنی شەمەنەفەری سایکس بیکۆ بە جەمانەیەڵێ ئەبێ ئێستا ئێمە گەلی کورد چ لە باشوور چ لە ڕۆژاوە چ لە ڕۆژەڵات چ لە باکوور کۆدەنجیەک هەبێ یەک خیتابیەک هەبێ یەک بۆچوونیەک هەبێ تاقە ڕێگا تاقەمانەوەمان چارەسەری دۆزی کورد ئەوەی ئێمە بە یەک خیتاب هەمومان یەکگرین لە خیتابەکەمانە پامێکمان هەبێ هەم بۆ تورکیا هەم بۆ عێراق هەم بۆ سووریا هەم بۆ ئێران هەم بۆ نێودەوڵەتی و بۆ هێزە هاوپەیمانەکان کە ساڵانێکە لە باشووری کوردستانە هاوکاریمان من لەگەڵ ئەوام ئەو بەدەم ئەو بانگەوازەی کەچەکەەوە حیزب و لایەنە سیاسیەکان بڕۆن و کەچەکەش گوێ لە لایەنەکانی کە بگرێت بە هەمویان حیوارێ دروستکەن مێزگردێک هەبێت و بەردەوامیش وەکو چۆن ئەڵێ ژوورێکی عملیات بەردەوام پێویستەکە لە ئێستاوە ئێمە لەلایەن هەموو حیزبەکان و نوێنەرمان هەبێت لە شوێنێکا کە بەردەوام کۆک بن بۆ ئەوەی ئەگەر ناکۆچیەک هاو درزێک کەوتە شوێنێک و چاکیکەن لە هەمان کاتە دووبارەیەکەم و چەند بارەیەکەمەوە ئەبێ ئێستامە کۆدەنگ و یەخیتابی ئەوە مێژوو ڕەحم بە کەس ناکە مێژوو جاران مێژوو دەماودەمە جێڕایە کورۆدەس جێمزڕیج هاتۆ بۆ کوردستان لە لەیلان و خۆی کردو کوردستانەوە هاتۆتە سەرچنار میری بابانی دی و نووسیوێتەوە کورد خۆی تەمەڵ بووە مێژووی خۆی نەنووسیتەوە ئێستا ڕۆژنامە هەیە دۆکۆمنت هەیە هەموو ڕۆژە تۆمارەکرێ هەموو ڕووداوێ بە سەدان تۆمارەکرێن لەبەر ئەوە مێژووەکە ئێستا لە سەد ڕەحم بە کەس ناکات جاران ئەگەر مەجاالێکی تیا بوو لەبەرەوە ئەو حیزب و ئەو لایەنانە ئەبێ بیر لەوە کەنەوانێ داهاتویان لە داهاتوە خەڵک ڕەجمی ئێستایان نەکە ئەوان خەو بەوە بێنە بگەڕنەوە بۆ سەردەمی دەوڵەتی عوسمانی و ئیمپراتۆریەتانێکە هەیە بوو خەو بۆ ئەقڵێتە شۆڤینیزمی خۆیانەوە بینین کە لە ژێر ناوی ئیسلام و بە ناوی ئیسلامەوە هاتوون داگیرکاریان کردو و تەنانە گەشتونەتە نیوە دوورگای عەرەبی و تاوەکو گەشتونەتە ڕۆژاوای ئەفریقا ئەمان بەم ئەقڵێتە جارێککە بگەڕێنەوە بۆ سەر ساحەی سیاسی و خەڵک نۆکەرایەتیان بەو کات و ئەوان ئاغابن و ئەوان بە ناوی ئیخوان و بە ناوی دین و بە ناوی برایەتی ئەم شتانەوە بێن میلەتان ژێر پێی خۆیان بنێن بەڵام ئەمە خەون و خەیاڵە و نەبۆ ئەردۆغان نەبۆ هیچ سەر کۆمارێکی دەوڵەتی تورکیا و نەبۆ هیچ هێزێکی سیاسێتێتە سەر ئەوانن هەموو شتێکیان تاقی کردەوە ئەوان بوون بە درێژایی 100 ساڵ منعیان کردی بۆ هاوڵاتی کوردستان لە باکووری بە کوردی بە زمانی خۆی قسە بکە بە جلی خۆی لەبەرکە قوساتی خۆی بکات و ئاهەنگی نەورۆز بژێڕێ بەڵام ئێستا بینین کە ئەوە بۆتە شتێکی نەک ئەوەی کە بڵێن نەیانتوانی بێدەنگیکەن ئێستا هەموو هاوڵاتیانی کوردستان بە جۆشوخورێ شێکەوە تەفلی شۆرش و خەبات و تێکۆشانە بن و گیانبازیەکەن و خەبا دەکەن و ئەوان بوون کە بربەستی لە سەتا دایاندانابوو بۆ چوونە ناو پەرلەمانی تورکیا بۆی کە کوردەکان نەتوانن کورسی پێویست بە دەست بێرن کورد ئەو ئیرادەی ئەوانیشی شکار ئەو خواستی ئەوانیشی تێشکان و بەدایان و بە سەدان ئەندام پەرلەمانی کورد لەناو
قاعەکانی پەرلەمانی تورکیا لە ناو خودیان قەرایە لە ناو جەرگەی ئەردۆغانەکانە بەگشت ڕژێمی داگیرکاری تورکیا چنەوە بۆیە ئەو خەون و خەیاڵانە بە سەرکوتکاری و بە کوشت و بڕ و بە گرتنی سەلاحەدین دەمیرتاش و بە گرتنی سەرۆگاپۆ ئەمانە کۆتایی نایە و ناشتوانێ بگاتە حەلێکی یەکلاکەرەوە بۆیە تاکە ڕێگا گەڕانەوە بۆ سەرمێزی گفتوگۆ گەڕانەوە بۆ ئاشتی گەڕانەوە بۆ پێشنیارانەی کە کورد بێتی بێگومانیش هەموو کاتێک کورد بووکە دەستی ئاشتی پێشخستووە پێش ئەوەی کە شەڕکە کورد بۆ بەرگریکردن لە خۆی چەکی هەڵگرتووە نەک بۆ کوشتنی ئینسانەکانی تر و بۆ غەدەرکردن لە خەڵکانی کە ئێمە خاچی خەڵکمان داگیر نەکردووە ئێمە تەعەدامە لە ناموس و لە کەرامەتی ئینسانی تر و لە نەتەوەکانی تر نەکردووە ئێمە بە عەقڵێتێکی دیموکراسیانە و مافی ئینسانی سەیری هاوڵاتیانی عەرەب و تورک و فارسمان کردووە وەکو برا تەعاونمان لەگەڵا کردوون ئەوە عەقڵێتی نەتەوەی سەردەستە ئەوە داگیرکەری فاشزمی تورک و عەرەب و ناسیۆناڵیستەکانی عەرەب و تورک و فارسن کە یەن خاچی کوردستان بەردومانەکان و لە خاچی خۆشمانە پێمان ڕاوا نابێنین ئێمە ئیسراحەت بکەین و بە ژیان بکەین بۆیە ئەگەر گەڕی لە ئەگەر هێزی پێشمەرگە ئەگەر هەر کەسێک چەکی هەڵگرتووە لە کوردستانە بۆ داکۆچکردنەوە لە خۆی بانگاوازەکان بە بانگاوازێکی ئیجابی باش ئەسەنجێنم و هەڵ ئەسەنجێنم بێەوە هیوادارم کە هێزە سیاسەکانی تریش پشتیوانی لەو ڕاوبۆچوونە بکەن بەڵام پێش هەموو شتێک پێویستە هێزە سیاسەکان لێکتێگەشتنیان هەبێ دانیشتنی خۆیانیان هەبێ و لێکتێگەشتن هەبێ بۆ ئەوەی کە بتوانین دوور لە تەشەنوجی حیزبایەتی و دوور لە ئینتیمای حیزبایەتی ئێمە بیرێ لە گەلەکەمان و لە ئایندەی گەلەکەمان و لەو هەموو هاوڵاتیانەی کوردستان بکەینەوە بیر لە شەنگار بکەینەوە بیر لەو هاوڵاتیانە بکەینەوە کە لە ڕۆژاوی کوردستان ئەوانەی کە لە کەمپەکانی مەخمورن ئەوانەی کە لەو شاخ و چێوانە بەردومانەکرێن و بەبێ ئەوەی هیچ تاوانێکیانە بێ بە ڕۆژی نیوەڕۆ فڕۆکەکانی ئەم دەوڵەت و تۆمبارانەکانیان هاوڵاتی سڤیل هاوڵاتی بێتاوان بێدەرەتان